خزمەتی علم و زانست خێرش گەلە گەورەیە لە خێری حەج و عومرە و جیهاد و غەزاکردنیش گەورەترە. ئێوە ماڵەکانی خۆتان بپارێزن بەهۆی زەکاتدانەوە و نەخۆشەکانیشتان چارەسەرکەن بەهۆی سەدەقە و ماڵبەخشینەوە. کەسێک کە دینارێک هەزار دینارێک ئەکاتە خێر لە سەنتەری حیکمە وەکو ئەوێ بۆ خۆی دەسەکانی گوتنەوە. نوری حکمەی لقی ئۆردوگای شکارتەی پێویستیان بە مساعدە هەیە. مەدرسەی فێرکردنی قورئان و پێوەکردنی قورئانە، شابیتە مەدرسەی علومی شەرعیش، زانستەکان شەرعی ئینشاء الله پێویستیان بە پارەی هەیە. قەرزدارن، بینایەکان تەواو نەبووە، هەوڵ لە یارمەتیان بدەن، خۆتان لەو خێر بەجار بکەن. خێرش گەلە گەورەیە. داواکارین لە مسلمانان کە بەهانای ئەم سەنتەرەوە بێن کە بینایەکەی تا ئەو ڕادەی هاتووە و وەستاوە. داوا لە مسلمانانەکەین ئەگەر بە هەر شتێک بی، ئەگەر تەنها بە 1000 دیناریش بی، یارمەتی ئەو سەنتەرە بدەن بۆ پەروەردەکردنی ڕۆڵەکانمان، چونکە ئەمە سەنتەرێکە دەبێتە سەدەقەی جاریە. وەکو پێغەمبەرە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک کە مرۆڤ ژیان بە زێدێڵی هەموو کردەوەکانی ڕائەوەستێندرێن، هەموو کردەوەکانی ئەپچڕێن ئیلا من ثەلاثین، ئیلا لە 3 ڕێگایانەوە نەبی ئەو ئەجر و پاداشتی هەر بۆیەتی. یەکێک لەوانە سەدەقەتین جاریەتین، سەدەقەی جاریە، ئەو سەدەقەیە کە ئەگەر پردێکت دروست کردووە، ئەگەر مەکتەبێکە، ئەگەر یارمەتی سەنتەرێکت داوە، ئەگەر مزگەوتێکە، یەکێک لەوانە سەدەقەی جاریەیە. ئەو بینایی لە پشتەوەی منەوە دیارە ئەو بینایە سەنتەرێکە بۆ پەروەردەکردنی ڕۆڵەکانمان. دیارە ئێمە پێویستمان زانی ئەو سەنتەر لێرە دروستکەین، چونکە کۆمەلگامان دەوروبەرمان دەوروبەرێکی فراوانە، هیچ سەنتەرێکی وای لێ نییە بۆ پەروەردەکردنی منداڵەکانمان. چونکە خوای پەروەردگار لە قورئانە فەرمووی وەما تقدموا لأنفسكم من خير تجدوه عند الله. ئەی مسلمانە هەشتێک پێش بێخن، هەشتێک ببەخشن لە پێناوی خوای پەروەردگارە، ئەوە دەستانەکەوێتەوە. واتە هەشتێک وما تقدموا لأنفسكم، واتە هەشتێک ببەخشن لە پێناوی خوای پەروەردگارە دەستانەکەوێتەوە. تجدوه عند الله، لای خوای پەروەردگار. واتە ئێرە کە کۆمەلگای شکارتەیە، کۆمەلگایە کە سەنتەری تێدا نییە، کە ئەو سەنتەر لێرە هەیە بۆ ئەوەیە کە پەروەردەی منداڵەکانمان بکرێ بە جوانترین شێوە و قورئانی تێدا باسەکرێ و هەروە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم